چ بکەین سعری نەوت لە دەستی ئێمە نییە کە بتوانین زیادی بکەین یان کەمی بکەین بازارە و تەئسیراتی خۆی هەیە ئەوە زیاتر تەئسیری لە هەرێمی کوردستان کردووە بەڵام بەداخەوە بەغدا تەسەوری وا بوو کە ئێمە ڕێگەی ترمان نییە من پێم وایە ئێستا بەغداش تێگەیشتووە کە ئێمە ڕێگەی ترمان هەیە تێگەیشتون لەوە لەبەرەوە من پێم وایە دەمانەوێت ئێستاش ئەولەویەتی ئێمە ئەوەیە ئێمە بتوانین ڕێگە چارەیەک لەگەڵ بەغدا بدۆزینەوە بەڵام ئەگەر ڕێگە چارەسەر نەبێ چ بکەین یەک شت بەنسبەت ئێمە زۆر موهیمە کە من دەمەوێت تەئکیدی لێ بکەمەوە ئێمە جارێکی تر مەسئلەی کۆنتڕۆل نادەینەوە دەست بەغدا کۆنتڕۆل مەوزوعێک ترە ئەوەی تر دەیانەوێت لە پرۆسەی شەفافیەت لەگەڵ ئێمە بەشدار بن هیچ مانعمان نییە دەیانەوێت لە مەسئلەی سعری نەوت و چۆنیەتی فرۆشتنی نەوت و پرۆسەی فرۆشتنی نەوت و هەمووی لەگەڵ ئێمە بن ئەمەش هەمووی هیچ مشکیلە نییە ئێمە زۆر موافقین و زۆریش پێمان خۆشە بەس لەوەی کە ئێمە جارێکی تر بڵێن کۆنتڕۆل چونکە بۆ ئەمەش سەبەبی خۆی هەیە ئێمە مانگی یەکەم ڕێککەوتین لەگەڵ بەغدا ساڵی ڕابردوو بودجەی هەرێمیان نارد بە کەمیەوە مشکیلە نییە ساڵی مانگی دووهەمیشیان مارگی سێم کە ئێمە تەزدیری نەوتی کوردستان بەرز کرایەوە بەداخەوە بە بڕیارێک لە مەتاری بەغدا 50 ملیۆن دلاری تر لە هەرێمی کوردستان قەتع کرا بەبێ ئەوەی لەگەڵ ئێمە ئەسڵەن باس بکەن ئێمە ناتوانین لەگەڵ ئەم بێسیقەیە بەردەوام بین